ئێوە بنایەکیتانە کرد. صدقی عەبدولقادر خەڵکی گوندی چەرکێ ئاید بە محافەزەی دهۆک لە کۆمەڵکوژیەکەی پرەمێ ڕزگاری بووە ئیسا لە سیودەژێ. ئەمە تەیمورە تەیمور عەبدوڵڵا ئەحمەد خەڵکی گوندی کوڵەجۆیە ئاید بە محافەزەی گەرمیانە لە گۆڕە بە کۆمەڵەکانی سەماوە ڕزگاری بووە ئیسا لە ئەمریکاژێ. ئەمە واحد محەممەد سەعیدە خەڵکی گوندی کانی قادرە ئاید بە محافەزەی کەرکووکە لە گۆڕە بە کۆمەڵەکانی ڕوومادی ڕزگاری بووە ئیسا لە ئەمریکاژێ. ڕەمەزان عەلی سلێمان خەڵکی گوندی جافانە ئاید بە محافەزەی کەرکووکە لە گۆڕە بە کۆمەڵەکانی ڕوومادی ڕزگاری بووە ئیسا لە ئەمریکاژێ. عوزێر وەها محەممەد سلێمان خەڵکی گوندی تەرجیلە ئاید بە محافەزەی کەرکووکە لە گۆڕە بە کۆمەڵەکانی ڕوومادی ڕزگاری بووە ئیسا لە ئەمریکاژێ. من ناوم فەرەج محەممەد عەزیزە خەڵکی گوندی تۆپخانەم ئاید بە نەحەی قادرکەرەم سەر بە محافەزەی کەرکووکم یەکێکم لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانی خواری ڕوومادی ڕزگارم بووە ئیستا لە ئەمریکا دەژێم. ناوێ من قەهار خەلیل محەممەدە خەلکێ گوندێ کوێمێمە سەر پەرز یادووکێوە ئەسێکم شێ کوم کوژیا گوندێ کوێمێ خلاص بین. من ناوم هاشم محەممەد ڕەشید خەڵکی سلێمانی یەکێ لە دەربازبووەکانی کۆمەڵکوژی گوندی کوێمێ. ناوێ من عەبدولکەریم نایف حەسەنە خەڵکی گوندێ کوێمێ سەرپەرزگەها دۆکێوە ئێکێک ژێ دەربەزبوویەت کۆمەڵکوژیا گوندێ کوێمێمە. ئەس ئەبوبەکر عەلی سەعید خەڵکی گوندێ کوێمێ سەر محافزە دۆکێوە ئەس ئیشۆنم ئەوێش کۆمەڵکوژی خلاص بیم یا گوندێ کوێمێ. لە پەلاماری ئەنفالە 182,000 کورد ئەنفال کراوە ئێمە ئەم دەکەسە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکانە ڕزگارمان بووە. تا ئێستا زیاتر لە 350 گۆڕی بە کۆمەڵ لە عێراق دۆزرایەوە زۆربەیان کوردن و ئەو دوای شیعەی عێراقیە. يلا حبيبي يلا يعني رجاك رجاك خير خارج الموقع كبرونا السنه وبقربان ما الله خارج الموقع وين السنه حبيبي خارج الموقع قول يا الله قول يا الله قول يا الله اقطعت التصوير اقطعت السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. شلوني باشي؟ السلام بخير بخير يا أخو. سلامت يا أخو. بخير. حلو.
گەشت بدانێ ماوە تا کێڕە ئەم ئاوە ئەمە زێ بچووکە ئەم ئاوە زێ بچووکە دەڕوا بەناو بەغدادا دەڕوە لە بەغداش لەگەڵ ئاوی دیزلیا تێکەڵاوە بێتەوە جا نازام تۆ ناوی دیزلت بیستووە مۆڵێ ئەبەکیل بێ مۆڵەیە سلام علیکم چەند کەسێت تا ئەفۆل بینە سێ دایکم ئامین بەڵێ ئاپتاو غەزنە بێگەرد زانا توانە سەروەت لە باشما حاجگار ئەم سێوانە بۆ تو بەخێر بێ یاخ ئەو حەوت حاجەوە مێخەکە فرێ مناڵەکان مێخەک ڕێژی کەن دوایی تێنەوە ئەیبێ باش بەخێر بێ چاو لالێگانەوە چەندتان لێ ڕۆشتووە کاکەگیان 35 کەسمان گیراوە 35 کەس ڕۆی وەلا ئەنفال بەڵێ ئەنفانە دەمەگە من سوودە قەسیەوەکەت بۆ دابنێت فەرموو خۆم 6 کەسم ئەنفالە لە گوندەکەمان تقریبان 8 نەفەر ئەنفال کراوە 17 کەس بە ئەنفالە لە گوندی کلسەیە تقریبان 110 کەسی ئەنفالە ئەم گوندە تووکنی ناوە 365 نەفەری ئەنفالە دوو برام ئەلفالە 6 مناڵی ئەلفالە ژنەکەیش خۆمی لە نورە سەلمان بیمە برامی لە نورە سەلمان مردووە فرشکەم کە ئەلغام هەڵەگرتووە ئەلغام هەڵەگرت و ئەڵامێکی زۆرم هەڵگرتووە ئیتر ئەوە بوو لە ئاخرا ئەم دانیان پیاماتەقی ئەم مینیان پیاماتەقی کە پیاماتەقی بۆ هۆی لە دەستدانی دەست و چاوم هەرچی بمردایە وەک ئەگەر لاقەت نەکردەوە هەفریاندا بەرسەگەکان جا یعنی خۆمان ئەمان بە گوناحی خەنێژی خۆرەکە نەختێ قورنگە و بێڵیاندا پێمان تۆزێ وعربانية ما برتوجه شال ما نكرو خرقا امشي يلا بالعجل يلا بالعجل وبلبني لا تواباني بين جماني لو دواجه سوي قدر يقدر يخوات الله أكبر الله أكبر خمبونانم خمبوبرم خمبونشتر وديان عثمان ترك الزرم كاكا عثمانيان وكرم يا ظلال وكرم على برد خويا قيامة ديك ما نخي ئیتر لەگەڵ خسم بۆ لە ناو ڕبای خۆمان شارد بۆ ئەویش فیرار بۆ من ئەو کوڕی ئامرسیەکی ناسی لێ قایمانی کردبوو ئیتر ڕۆژە دەرچمانە دی ڕبایەکە وتی بۆ کاک فرێش هەستەکەم تو شتێک گەزانین لەبار هێزەلا مەکار
غير المغضوب عليهم ولا الضالين آمين يا رب الرحمن والمريا هميش كوببي آمين يا رب العالمين. کاک ڕەمەزان ئێمە ئەم پێنج کەسا تەقریبەنەوە 13 ڕۆژە خەریکە ئیش و کارەین یعنی زۆر هیلاکین بەم ئیشەوە ینی دێ بە دێگڕە خۆین ینی زۆر هیلاکە بینم زۆر جاهەیە تا ئیشەکەین یعنی زۆر ماندین هیوادارم ئێوەش لە دەرەوە عینێن وەکو ئێمە حەول بدەن و ئاوا هیلاک من بۆ ئیشەیشەڵە ئەم ئیشێکی زۆر جوانە ئیشە بەزاح ناڕۆ کاک ئێمەژە پێشکەسە لە دەرەوە و خەریکی نامەمانادە بۆ هەموو شوێنەکە بۆ نەتەوەی کردوەکان بۆ مافی مرۆڤ سپێدە یا 28 ساعت 8 سپێدە ئەملوێرە حاضر بین. هەلەو بەیانە لە گوندی کوڕێمێ ئێمە جیاکراینەوە لەگەڵ عیلەیە لە کاتی جیاکردنەوە ئێمە و بناڵەکان لەگەڵ پیرەکانە پەکەوتوەکان ئێمە 33 کەسیان جیاکردینەوە شنکە کرا قیری و کرا گیری و زڵامە مەدەر گەلمەئین و ئەم گەلوان مینین و ئەوان گوتن نە هەرن ما ئاخنا گەلوان هەی و دی دیفەڕائین دمي لازم بين نبضانش بيوم شو قال كريم لازم محمد بيك لازم عباس الرحمة الباب ده ميلازم محمد وميلازم عباس اكيد قلت كعربي ظلم قلت الظلم قلت تعال يمي هات شو مدى قلت مزيلا بشباب براكي اجلدي فيكي ودي وانا هو بهرن ام ريز بينام هر شيء سيكاس اجلدي فيكي ام برينا فيجي ام روسكي بيجي كيلومتر عندك يوصل شولبي قلت ما خل بين ريسكن بولي اخوانجا لماري بێ زەحمەت ئەو سێوە بێخەر ڕێژێت بۆمان تەواو کردووە پارە چوار بۆ ئامادە کردووی لە دەست خۆی وەبمان دەیتێ زۆر مەمنونتەوی دەست خۆش بێ خوا حافیز بێ قوربانت دەمم خوا حافیزت بێ خير بك أساوغم شوني باشي خير بك فرق خزمة كان أما وقاتك كوا وقاتك كام شهر کەس هەیە مە نەزانیە؟ لە شاری بەغا حیزبی بە حەزبیری لە ئەنفال کردەوە ji bajêrê Bexdadê baba hatin li bajêrê Bexda Saddam Hüseyinî biryara ئەنفالا derêxist ji bajêrê Bexda îvayet eskerî derketin هەر لەو شارەی شەوە عەلی حەسەن مەجید بەڕێکرا ئەم ساڵ 1970 ئەنیێرین بۆ شاری بەغا